گردبوونەوە و بایکۆتی مامۆستایانی وانەبێژ بە مەبەستی بە هەمیشەییکردنیان و پێدانی شایستە داراییەکانیان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕی بەردەوامی هەیە. وانەبێژانی سلێمانی و گەرمیان بڕیاریان داوە خێمە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەکانیان هەڵبدەن و ئاستی ناڕەزایەتیەکانیان ببەنە قۆناغێکی بەرزتر. ئێمە ئامادەنین بچینەوە دەوام لەبەرەوەی تا نێن بەدەم داواکاریگە ئێمە داواکاریمان ئەوە نییە داوای موچە بکەین. چەند ساڵە داوای دامەزراندن نەکەین. ئەبوو هەر زوود ئێمەیان دامەزراندایە. ئەبوو پاداشتیشیان کردینە لەبەرەوەی ئێمە ئەرکێکی زۆرمان هەبووە لە ناوەندەکانی خوێندنە. ئەم مامۆسایان هەمووی تەمەنی هەڵکشاوە بەڕاستی. هەر هەمووی تەمەنی هەڵکشاوە. یعنی چاوەڕێی چیەکەی تازە؟ چاوەڕێی چ شتێک ئەەکەین ئێمە؟ هەمووی بێ ئەمەل بووە، هەمووی لە وەزعێکی زۆر زۆر ناخۆشە، هەمووی قەلەقە مامۆسایان بەجددی بەتایبەت مامۆسای وانەبێژ. ئەمڕۆ نزیکەی هەفتەیەکە مامۆستایانی وانەبێژ بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە. وەزارەتی پەروەردە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم شکست و هەڵوەشانەوەدایە. ئەم دەرگای فشار و بایکۆتە لەلایەن مامۆستایانی وانەبێژەوە داناخرێت تاوەکو ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە دەرگای دامەزراندنی هەمیشەی بەڕووی مامۆستایانی وانەبێژدا دەکاتەوە. بۆ ئەو مەبەستە ئێستا مامۆستایانی وانەبێژ لەسەر جەم پەروەردەکانەوە وەکو یەک خێزانی تەباو یەکگرتو بەردەوامیان داوە بە بایکۆت و خۆپیشاندان. لێرەشەوە ڕای دەگەیەنین کە ڕۆژی یەکشەمە وەکو سەرەتای هەفتە و سەلماندنی ئیرادەی بەهێزی وانەبێژان بە گوڕوتینێکی ترەوە لە بەردەم بینای بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانی لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان خێمەی مامۆستایانی وانەبێژ هەڵدەدرێت تا بە ڕۆژ و بەشەو بۆ مافی ڕەوا و زەدکراومان بەردەوام بین. وەکو شارەکانی تر پرسە بۆ پرسەی پەروەردەش لە شاری هەڵمەت و قوربانی دابنین. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ چوارشەمەی خۆڕاگری و بەردەوامی. مامۆستایان ڕەتی دەکەنەوە بەبێ دامەزراندن و پێدانی تەنیا یەک موچە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و دەڵێن بەرپرسیارێتی دۆخی پەروەردە لە ئەستۆی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و وەزارەتی پەروەردەیە. بارودۆخمان تا بڵێ ناجێگیرە بە حکومیەوەی ینی دەستی و ئەمڕۆ نابەیانی و بە چەند ڕۆژ جارێک بە چەند مانگ بگێ بە چند ڕۆژ 50 ڕۆژ جارێ و ئەو بەشە شایستە دارایی کە دیاریکراوەمان دێت جگەلەوە بەشی بژێوی ژیانمان ناکە. ئیمڕۆ ئێمە بە مەبەستی پشتگیریکردن لە مامۆستایانی وانەبێژ وەکو مامۆستایەکی میلاد هەستکردن و شعورم وای لێکردم کە لە ماڵەوە دانەنیشم لە ماڵەوە دانەنیشم هەر بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار فەیسبووکەوە لەیانەوە سەیری مامۆستایانی وانەبێژ وەکو هەڵوێستێک وەکو دڵسۆزیەک وەکو خەمخۆریەک وەکو هاوخەمیەک هاتوومە لێرەوە پشتگیریان دەکەم و داواکەیان ڕەوایە. ئەم ساڵی خوێندن زیاتر لە 700,000 قوتابی چاوەڕێی چوو لە ناو هۆڵەکان و دەستپێکردنەوەی خوێندنن. لە بەرامبەریشدا لە تەواوی پارێزگای سلێمانی و هەڵەبجە 55,000 مامۆستا بایکۆتی خوێندنیان کردووە و لە چاوەڕوانی پێدانی موچەکانیان بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیان و پڕکردنەوەی پێداویستەکانیان. حکوومەتی چاوەڕێی بەغدایە بڕەپارەیەکی بۆ بنێرێت و ئەو کادا بەشکردنی موچە ڕابگەێنێت.